گفتوگۆی ئەم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز تانیا گوتسۆزیان ڕۆژنامەنووس و شیکەرەوەی سیاسی لە ئیسلامابادەوە ڕاستەخۆ لەگەڵمانە. بەڕێستانیان سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان بە خوێندنەوەی تۆ کە خۆ نزیکی لە نێو ڕووداوەکانەوە. گفتوگۆکان وەکو جێدیڤان زووتی نەتیجەیان نەبووە. بە بڕوای تۆ ئەو خاڵە ناکۆکانە چین کە ئێران و ئەمریکا لەسەری ڕێک ناکەون؟ پێم وایە کە ئەو خەمڵاندنەی کە ئێستا میدیاکان دەیکەن دەڵێن کە گفتوگۆکان شکستیان هێناوە، بەڵام ئەمە لەوانەیە ڕاستگۆ نەبێت بۆ ئەو ڕووداوانی کە ڕوویە لە ئیسلاماباد. ئەوەی کە لێرە ڕوویە یەکەم هەنگاو بوو، هەنگاوێک بوو، یەکەم هەنگاوە بەرەو پرۆسەیەک کە بۆ ماوەیەک دوور و درێژ ئەنجام دەدرێت، لە چەند هەفتەی داهاتوودا گفتوگۆی تر ئەنجام دەدرێت و هیچ ڕێککەوتنێک نەکراوە لەسەر ئەم خاڵانەی کە باس کراوە لەسەر بەمونە پیتاندنی یۆرانیۆم لەکردنەوەی گەر و هورموز. بەڵام ئەوەی کە ئێستا لەسەر مێژدانوستانەکانە ئەوەیە کە پێویستە زیاتر گفتوگۆ هەبێت لە نێوان هەردوو لایەنە. هەنێک تۆمەتبارکردن هەبووە لەلایەن هەر لایەنەکانەوە کە بۆ نمونە هیچ لایەنێک ئامادە نە بۆ لایەنەکەی کە تەنازول بکات، بەڵام هێشتا کار دەکەن سەر ڕای ئەوەی کە لەوانەیە ئەندامانی شاندەکان و ئەندامانی وەفدەکە لەوێ نەمابن. باشە بەڕێز گوتسۆزیان دەڵێ ڕەنگە لای ڕۆژنامەنووسان بە شێوازێکی دیکە لێکدانەوەی بۆ کرابێ، بەڵام خۆ جێدیڤانسی وتی نەگەیشتینە ڕێککەوتن، قالیباف بە هەمان شێوە تی نەگەیشتوینە ڕێککەوتن، ینی لە سەرزاری هەردوو بەرپرسی باڵای نێو وەفدەکەەوە لە هەردوو وڵات ئەویان پژڕاست کردەوە دەڵێن نەگەیشتوینە ڕێککەوتن. بەڵێ بەدڵنیاییەوە باوەڕ ناکەم پێشبینێکی ڕاست بێت ئەگەر پێشبینیمان کردایە کە ڕاستەوخۆ بگەشتنە دانوستان یاخود بگەنە ڕێککەوتنێک لەبەرەوەی ئەمە ململانەیە کە چەندەها ساڵە دوور و درێژە دەکێشێت. ناکرێت تەنها بە یەک دانوستان یاخود یەک گفتوگۆکردن ئەم شتە ڕووبات. بەڵێ هیچ ڕێککەوتنێک ڕووینایەوە کاتێکە گفتوگۆکان لە بەرەبەیانی دوێنێ درێژەی کێشاوە تاوەکو ئەمڕۆ، بەڵام ئەکرێت پرۆسەکە بە تەدریجی بێت قۆناغ بە قۆناغ. و ئەگەر بیڵیت ئەم قسەیەش زیاد بکەم، یەکەم هەنگاو کە ئەم یەکەم هەنگاوە کەندراوە کارێکی مەزنە، هەردوو لای هێناوەتە لای یەک لە ئیسلاماباد کۆی کردوونەتەوە. ئەمە یەکەم هەنگاوە و ئەمە وەکو خۆی دەستکەوتێکی زۆر مەزنە، چکە ئەمە شتێکە کە هیچ کەسێ بیری لێ نەدەکردەوە کە شتێکی وا ڕووبات، بەڵام ئەمە هەنگاوی یەکەمە و لە پرۆسەیەکایە کە کاتی پێویستە. زۆر باشە، کەواتە تۆ گەشتبینی ینی جۆرێک لە گەشتبینی لە وتەکان تا بەدی دەکەم کە چاودێری شیکەرە سیاسیەکانی دیکەم کردووە لە دوێنێشەوەوە، یانێوان ڕەشبینانە قسە دەکەن، بەڵام تۆ هێشتا پێ دوایە هەنگاوی باش نراوە و ڕەنگە شەڕ ڕوو نەداتەوە، پێ دوایە شەڕ ڕوو دەداتەوە؟ ئەتوانم بڵێم کە فشارێکی زۆر کراوە لە کاتی گفتوگۆکانە. ئەو ڕۆژنامەوانانی کە لێرە بوون زۆر زانیاریان دەست نەکەوتووە لە هیچ کاملاوە. لایەنی دەسەڵاتی پاکستان هیچ قسەیەکی نەکردووە بۆ میدیاکان، لایەنی ئێران و ئەمریکا تەنها ینی چەند گفتوگۆیەکی بەسیتیان کردووە، چەند قسەیەکی بەسیتیان کردووە لە دوای ئەوەی کە دانوستانەکان تەواو بوون، لە دوانێکی سادەیان یاوە. بەڵام تۆ ئەڵیت کە گەشتبینیت، بەڵێ من گەشتبینم و دەبێت گەشتبین بیت، دەبێت هیوا بخوازین بۆ باشتر، لەبەرەوە ئەگەر ئەمە نەبێت هیچ جێگرەوەیکی کەمان نییە، لە خاڵێکدا ئەبێت ئەمە کۆتایی بێت، ئەمە ئەم قۆناغە بگیرێتە بەر دیالۆگ بێتە کایەوە، لەبەرەوەی هیچ سوودێک لە مەیدانی جەنگ نابیرێت، هەمیشەیەنەوە سەر مێزی دانوستان. باشە، ئەو قسەیە زۆر تەواوە کە دەڵێ سوود لە مەیدانی جەنگ نابینرێت و ئامانجێکی جەنگ هەر ئەوەیە دوجار ئەوەی کە باشتی ناتوانانی بەدەستی بێنی دەبێت بە جەنگ بەدەستی بێنی و دوای جەنگیش هەر دەبێت بچیتەوە سەر مێزی دانوستان. بەڵام پێ دوایە
بۆ ئەوەی کە جارێکی تر دانوستان بکەنەوە دەبێت گەڕێکی دیکەی شەڕ یاخود گرژی و ئاڵۆزی دروست بێتەوە؟ ئەمە شتێکی سەختە کە پێشبینی بکرێت لەبەرەوەی کە ئەو ئاگربەستە لەسەر ئاستی گردردونی لەسەر ئاستی وڵاتەکان هەمووی جێبەجێ نەکراوە لە لەبنان جێبەجێ نەکراوە بەڵام نەمەوێت شتێک زیاد بکەم یەکێک لەو تایبەتمەندیانەی ئەم جەنگە کە جێ کاتەوە بە تایبەتی بۆ میدیاکاران ئەوەیە کە هەمیشە هەواڵی ناڕاست و دروست زۆر بڵاوە بێتەوە لەم ماوانەدا زۆر سەختە پێشبینی بکەیت کە کێ دەسەڵاتی باڵای هەیە لەم جەنگایە کێ لە حاڵەتێکایە بتوانێت فشار بکات لایانی ئەمریکیە خود لایانی ئێرانیە بەڵام ڕاستەقینەکە ئەوەیە کە هەردوو لە دەیانەوێت ئەم کارە بکەن ئەمریکیەکان لە وڵاتی خۆیانەوە هاتون بۆ ئیسلاماباد بۆ ئەوەی کە بگەنە ڕێکەوتن لەبەرەوەی نیازیان هەیە بگەنە ڕێکەوتن ئەوە نییە تەنها بڵێ نایەنەوێت ڕێبکەون ئەگەر ئەوان بێن بۆ ئێرە کاتون بۆ ئیسلاماباد ئەمریکا خاڵی فشاری خۆی هەیە ئێرانیەکان خاڵی فشاری خۆیان هەیە لەبەرەوە ئەتوانم بڵێم کە هیوامان هەبێت بەوەی کە ئەمە زوو تەواو بێت باشە بەڵام هێشتا ڕێکەوتن ئەنجام نەدراوە لەسەر کۆمەڵێک خاڵ باشە بۆ بینێرانی ڕوون بکەینەوە بەڕێزێت هەم شیکەرەوەیکی سیاسی دیاریت و ئەم ڕۆژنامەنووسێکی بوێر و وردی لە نێو ڕووداوەکاندا ئاگداری بۆ بینەری کوردی ڕوون بکەینەوە کە خاڵە ناکۆکەکان چییە؟ ئەمریکا داوای چیەکە بە دیاری کراوی و ئێران وەڵامی چی بۆ بە دیاری کراوی؟ بەڕای من کۆمەڵێک خاڵ هەیە کێشەی پرۆگرامی ئەتۆمی ئێران هەیە کە پیتاندنی یۆرانیۆمیان هەیە کردنەوەی گەڕی هۆرمۆز و هەروەها لایانی ئێرانی داوای قەرەبوو دەکاتەوە و کۆمەڵێک لەم شتانن کە هەمویان پەیوەستن بەیەکەوە و دەبێت لە هەمان کاتە دەبێت هەنگاوێک بنیت بەرەو دواوە بۆ ئەوەی کەشتەکە باشتر ببینیت تەنها مەسەلەکە لە نێوان ئەمریکا و ئێران نییە چەنەها لایەنی تر هەن ناڕاستەوخۆ لە تێوەکلاون و زیانێکی زۆریان بەرکەوتووە لەبەرەوە لەسەر مێزی دانوستانەکان لەوانەیە ئەمانە باز نەکرێت بەڵام شتەکە پەیوەندی بە لایەنی کەشەوە هەیە باشە جەدیڤانس ینی بە جۆرێک لە نیگەرانیەوە قسەی کرد وتی ڕێک نەکەوتوین گەڕانەوە بۆ ئەمریکا بەڵام هەردوو لە پاکێجی خۆیان پێ بێگومان لەگەڵ دۆنەڵد ترامپ قسەی لەبارەوە دەکەن وەفدی ئێرانیش لەگەڵ بەرپرسانی دیکەدا بە تایبەت ڕەنگە بەرپرسە سەربازیەکان لە سوپای پاسداران کە دەسەڵاتیان بەدەستەوەیە گفتوگۆی بکەن پێ دوایە ینی لەم نێوەندەدا تا دەگەنەوە بە جۆرێکی تر لە مۆعیدێکی تر بۆ دانیشتن ئەوان هیچ گورزێک لە یەکتر نەوەشێنن ئەمریکا بە تایبەت یاخود ئیسرائیل بەداخەوە مەیدانی جەنگەکە بەکاردەهێنرێت بۆ فشار و هەڕەشەکردن زۆری نەیکات کاتێکە گفتوگۆی ئاشتی دەکرێت واتای ئەوە نییە کە جەنگەکە کۆتایی هاتووە واتای ئەوەیە کە جەنگەکە بەردەوامە سەرڕای ئەوەی کە گفتوگۆ هەیە لەسەر ئاشتی بەڵێ پلانەکە ئەوەیە کە بۆ ئەوەی کە بتوانن ئەوەی کە ئێمە ئەیبیستین لە ئیسلاماباد ئەوەیە کە بەروارێکی کە ئەبێت بۆ گفتوگۆکردن بەڵام هیچ بەروارێک دووپات نەکراوەتەوە و دانەنراوە بە دیاریکراوی بەڵام دەکرێت بەڵێ گرژیەکان بەردەوام بن لە کاتێکا دانوستانەکانیش لەم لاوە بەردەوام بن باشە بەڕێسانیا هەندێک شیکەرەوەی سیاسی دەڵێ نەگەرم جەنگا بەردەوام بێ فراوانتر بێ بەرەو جەنگی جیهانی سێهەم دەچێت تۆش لە سەرەتای قسەکان تاماژە بۆ کردوتت هەموو گردون ینی هەموو جیهان چاوی لەسەر ئەم ڕێککەوتن و ئاگربەستەیە ئەگە دەرەنجامی نەبێ بێگومان جەنگەکە فراوانتر هەموو جیهانی پێوە پێ دوایە ئەمە ئەگەر بەری پێ نەگیرێ بەرەو جەنگی جیهانی سێهەم بڕوە ئەمە شتێکە کە هەمومان لی دەچین
و بەتەواوەتی هەمومان بینیومانە کە تەنها ململانەیەک لە ناوچەیەکی بچووک دەتوانێت چ شتێ ڕووبات لە جیهانە لە ماوەی چەند ڕۆژێکدا ئێمە ئەمەمان بینیوە وڵاتانی ناوچەکە هەمویان هێنراونەتە ناو ململانەکەەوە زیانێکی ئابووری زۆر گەشتۆ بە هەموو جیهان و لەلایەکەوە نرخی وزە نرخی خۆراک ئەم شتانە هەمووی بەرز بوونەتەوە ئەگەر ئەم شتانە بەردەوام بن و کاتێکە موشک هەڵدرێن ناوچەکە واتای ئەوە نییە کە ئەمە تەنها ناکرێت فراوانتر بێت بەڵێ ئەگەر هەیە فراوانتر بێت و ئەو مەترسیە هەیە بڵێ باشە بەڕێسانیا ئەو ڕۆژنامەنووسانی کە لەوێ بوون هاوڕێکانت کە هاتبوون بۆ چاودێریکردنی دۆخی دانوستانەکان ئێوەش دەڕۆنەوە ئەگەر بڕۆنەوە کەواتاوە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ڕەنگە دانوستانی دیکە بەڕێوە نەچێت نەخێر هەنێکیان ناڕۆنەوە هەنێکیان ڕۆشتونەتەوە هەنێکیان ماونەتەوە لێرە لەبەر ئەوەی کە یەکەم گفتوگۆ زۆر هەیە کە دەکرێت لە دوای ئەم قۆناغەوە ئەنجام بدرێت وەکوتم لایەنی پاکستانی قەدەغەیان کردەوە بە هەموو شێوەیە کە هیچ کەسێک ناتوانێت لێدوانێکی گشتی بات و هیچ کەسێک ناتوانێت باسی هەنێ بابەت بکات دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا بتوانین لێدوان وەربگرین لە وەزیرەکان و تەبێژەکان و ئەمە لەوانەیە کاریگەریەکی هەبێت لێدوان و چاوپێکەوتن ئەنجام بدرێت لەگەڵ هەنێ لایەنە بەڵێ هەموو ڕۆژنامەنووسەکان ئێران جێنێشتووە هەمیان ناڕۆ باشە لە نێو قسەکانەدا باست لە فەیک نیوز کرد هەواڵی درۆ دروستکرا و هەڵبەستراو کرد ئەم دیاردەیە وا دیارە کە دیاردێکی جیهانیە ئێمە لە کۆمەڵگەی مەژدا لە میدیای کوردیشدا هەندێک لەم بابەتانە دەبینین بەڵام ئەگەر پێم بڵێ تۆوەکو ڕۆژنامەنووسێک چەندە گیرۆدەی ئەم بابەتە ینی چەندە ئەم بابەتە کێشەی بۆ دروست کردوون ئێمە لە کاتێکا دەژین کە ململانەکان زۆرن لە هەر لایەکەوە جەنگێک بەرپا بووە و وەکو ڕۆژنامەوانان ئێمە ڕاهاتوین لەگەڵ ئەوەی کە لە ڕەوشێکی سەخت و ململانەیە بژین و هەڵبکەین لەگەڵیا بەڵام ئێستا کاتەکە زۆر سەختە لە هەموو جیهاندا و ئەمە کاریگەری هەیە لەسەر بەها مرۆڤایەتیەکان و کاریگەری هەیە لەسەر ژیانی هەمووان بە شێوەیەکیان بە شێوەیەکی تر کەسوکارانی ڕۆژنامەوانان بۆ منە کەسوکاریان هەیە لە هەنێ وڵات لەوانەیە کە لە ئێستاە لەژێر هێرشابن لەبەرەوە کاریگەرێکی زۆری هەیە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی هەستەوە ڕۆژنامەوانان لە هێڵی یەکەمان لە گواستنەوەی ئەم چیرۆکانەیە لە هێڵی یەکەمان لە کاتی جەنگدا لەبەرەوە ئەمە شتێکە هەموو شتێکانی هەوڵێن هەموو شتێک راپۆرت بکەن لەبەرەوە بەڵە کاریگەری هەیە باشە ئاگداری ڕۆژی عراقی پێدوای عراق دەتوانێت خۆی ینی توانیوێت یا سنگانە مامەڵە بکە لەم جەنگەدا تا ڕادێک خۆی بتوانێت خۆی بە دوور بگرێ یا خۆت کاریگەریەکانی لەسەر عێراق کەمتر بێ تاوەکو ئێستا ئەوەی کە من بینیومە سەرکردایەتی لە بەرزترین ئاستا هەوڵیان داوە کە خۆیان بە دوور بگرن لێدوانی زۆر باشیان داوە سەرکردایەتی کورد زۆر بە جوانی ڕوونی کردوتەوە کە ئەمە جەنگی ئێمە نییە بەڕوونی و ئاشکرا ئەمایان وتووە خانمی یەکەمی پێشووی عێراق شانەز ئیبراهیم ئەحمەد ڕوونی کردەوە کە ئەمە ململانەی ئێمە نییە پێویست ناکات ئێمە تێوە بگرین لەمە و لایەنەکانی کەش بە هەمان شێوە هەمان شتیان وتووە و هەموو کارێکەکەن بە ئەوەی کە تێوەنەگەن بەڵام بەداخەوە کۆمەڵێک هێز هەیە کە لەوانەیە بیانەوێت کە عێراق بێنە ناو ئەم ململانەیانەوە و ئەمە شتێکە کە جێ خەمباریە کەواتە تۆ زۆر بەوردی ئاگداری تەنانەت لێدوانەکانی نێو عێراقیشی کە بەرپرسە سیاسەکان چی دەڵێن ئاگداری وتەکانی پەرێز شاناز ئیبراهیم ئەحمەد بووی خانمی یەکەمی عێراق
کە لەبارەی عێراقەوە ئەو کاتە وتی ئەبێ هەوڵ بدرێ عێراق نەگلێتە ئەم جەنگەوە. بەدڵنیاییەوە من بۆ ماوەیەکی زۆر دوور درێژە بۆ ماوەی 25 ساڵە من کارەکەم لەسەر عێراق و هەرێمی کوردستان و لە ڕووی عاتفیشەوە پەیوەستم بە ئەو دەوڵەتە و هەرێمی کوردستانەوە. بەڵێ باشە ڕەوشەکە بۆ کورد چۆن دەبێ؟ هاوسۆزیەکی زۆرە دەیە بۆ کورد دەزانم کەواتە ئەنی ئەوە پرسیارە لای من بۆ کورد چۆن دەبێ دۆخەکە ینی لە چوارچێوە گۆڕانکاریانی ناوچەکەی ئێمەی گرتوۆتەوە. شتێکی گرنگ ئەوەیە کە لایەنی کوردی زۆر بە وردی چاودێری دەکەن و دەزانن کە ناکرێت هیچ شتێک بەدەست بێنن بەوەی کە ببن بە بەشێک لەم ململانەیە و ئەمە شتێکە کە بینیمان بمونە لە سووریا ڕەوشێکی زۆر ناخۆش هاتە پێشەوە بە کوردەکان و ئەمە شتێکە بۆ مناڵێ ئەگەر جارێک فێڵە لێکردم ئەوە خەتاکەی خۆمە خەتای تۆیە بەڵام ئەگە دوو جار فێڵ لە من بکەی ئەوە خەتای خۆمە لەبەرەوە نایەنەوێت کوردەکان جاریشتر دووبارە ببن بە بەشێک لەم ململانەیە و لە پاشدا ناپاکیان بەرامبەر بکرێت خیانەتیان لێ بکرێت. ئەوە نەی من کە ئەیبینم سەرکردایەتی کوردەکان زۆر بەجددی ئەم بابەتیان وەرگرتووە و هەروەها لێدوانێک دەدەن بۆ ئەوەی کە ململانەکان کەم بکرێنەوە نەوەک زیای بکەن زۆر بە ژیرانە و بە وردیانە مامەڵە دەکەن و لێدوان دەدەن. بۆ مونە هەنێک سەرکردە دەڵێن کە شارستانێتی تەواو لە ناوەچێت ئەمە ینی شتێکە کە هیچ کەسێک نەیبیستووە ئەمە شتێکی زۆر سەیرە بەڵام لە هەمان کاتا ئێمە لێدوانی بەرپرسانە دەبیستین لە سەرکردایەتی کوردەکانەوە و هیوادارم ئەمە کارێ بکات بۆ ئەوەی کە کوردەکان لە دەروی ململانێکە بن و ئەزانم بۆ منە هاوڕێم هەیە لە سلێمانی و لە هەولێر ئەوەنەی کە بزانم زیاد وابزانم هەڵە نەبم زیاد لە 700 هێرش ئەنجام درراوە بۆ سەر هەرێمی کوردستان بە درۆن و بە موشک بە هەموو شێوەکانەوە و ئەمەش ینی بەشێکە کە شتێکی خەمبارە بەڵام ئەمەش هەرێمی کوردستانی کردوتە بەشێک لە ململانەکە لە ناوچەکەیە وەکو وڵاتەکانی تر بەڵام هەرێمی کوردستان هەموو کارێکە کات بە ئەوی کە خۆی بە دوو بگرێلی. سپاس دەکەم مەڕێستانیا گورسۆزیان ڕۆژنامەنووس و شیکەرەوەی سیاسی لە ئیسلامابادەوە لەگەڵمان بووی لە پاکستانەوە. سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ خستنە ڕووی سەرنج و تێبینیەکانن لەسەر دانستانەکان کە لە ئیسلاماباد بەڕێوە چوون.